لدايقبوني بيغمبر عليه الصلاة والسلام لصحيح مسلمة هاتوك الروجي دو شمين نوهم يان دوانزهمي مانجر ربيع الأولي صالي فيل لدايقبوا مبارك فوري رحمة خوالي بك عالمي قوري هندستاني وكتابكشي بناوي الرحيق المختوم كيستكراو بكردي قلاوي سرمور وكتابكشي لو كتابك يكمي عالمي هنا لنوسينوي سيري بيغمبر عليه الصلاة والسلام أفرمي دوازدهمي الربيع الأول تأكيد ترى ئەمەش کۆڕای زانایانی لەسەر کە لەو ساڵە و لەو مانگەدا بووە ئەگەر چی اختلافیان لەسەر ڕۆژەکەی هەبوو چونکە لەو ساڵەیە بوو کە ئەبرەهای حەبەشی بە لەشکرێکی زۆرەوە کە فیلیان پێبوو هێرشیان هەنا بۆ ڕماندنی کەعبە بەڵام خوای خاوەن کەعبە ڕێی گرتن و مانی بە فیلەکان گرت و لە دەوروبەری شاری مەککە وەستاندنی هەنگاوێک بەرەو ئەوێ نەیانتوانی بچنە پێشتر خوای گەورە ئەم ڕووداوی معلومە کە لە سوورەتی فیلە باس کردووە ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بئەصحابی الفیل تۆماری کردو کە تاکو قیامەتە خوێنرێتەوە ئەو ڕۆژە وەکو ئێستا لە ڕێی ئەلکترۆنەوە بۆمان ئاسانە بیدۆزینەوە چییە ئەکاتە 24/571 تۆ گەر ئێستا بنووسی 24/571 زاینی تاریخەکەت ئەم جارە بە هیجری ئەداتێ ئێستا مووقعك هەیە تاریخەکانە توانی ئاوە بە ئاسانی بۆ دەگۆڕێ بە هەزاران ساڵ بڕۆیتەوە دواوە یا بیتە پێشتر زۆر ڕیوایەت هەن کە باسی شتی نائاساییان کردو کە گوایە لە کاتی حملی ئامینەیە کە لە کاتی حملی ئامینەیە یا لە کاتی لە دایکبوونی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وسەلام ڕوویدابێ خەڵکیش دەما و دەمجێڕاویانەتەوە بەڵام سەنەدیان نییە لە کوردەواری خۆشمانە زۆر شت لە مەولونامەیە خوێنرێتەوە ئەمانەی مەولونامە سەنەدێکیان نی ئێمە ئەمانوێ ئەو شتانێک کە وەریانەگرین عیلمی بن سەنەدەکان ڕیوایەتەکان بزانین چێ لە چێی ڕیوایەت کردوون ئەم دەرسێک کە لێرە ئێمە بە پوختەیی بە کورتکراوەی ئەی خوێنین حتمما لە هەندێک شوێنە ئاوا ئیختلافێ لە نێوانی ئەم زانان و ئەو زانانەی ترە ئەبینین بۆ نمونەوەکو نۆی ڕەبیع الأول ویا 12 ڕەبیع الأول یان لە فلان هەڵوێستە لە فلان غەزایە ئەو عەدەدانە ئەوەندە بوون یا کەمتر یا زیاتر چونکە هەندێک لە زانایان و مێژوونووسان تاریخەکانیان هەموو بە وردی نووسیوەتەوە یەکی چکە احتیمالە ناوێکی پەڕاند بێ یان بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە پوختەکەمان وای اعتیماد کردوتە سەر کە لێی مطمئین بین لەوەی کە بەو شێوەیە وەریەگری